بە دروشمی دڵسۆزی فەرمانبەرانمان سەرچاوەی گەشە و پێشکەوتنمانە لاژێر چاودێری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون سەرۆکی زانکۆ و بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن و چالاکیەکان ئەمڕۆ تایبەتکرا بە سازکردنی ئاهەنگێکی خنجیلانە و کۆکردنەوەمان پێکەوە. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون عەلیەمین سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەکەین با فەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەڕێزانی یاریدەرانی سەرۆکی زانکۆ، بەڕێزەکان، ئامادەبوانی بەڕێز، سەرجەم فەرمانبەرانی سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، سڵاوی زانستان لێبێت. سەرەتا ئەمێ سوپاستان بکەم کە ئەمڕۆ لەم بەڕاستیمەدا ئامادە بوون کە ئامانج لێ ئەوەیە ئێوەی ستافی سەرۆکایەتی زانکۆ ڕۆژێک پشوو وەربگرن بە دەر لە کاری فەرمانبەریمان ڕۆژێک پێکەوە بین بۆ ئاهەنگگێڕان و پشوو وەرگرتن. ئێمە پێکەوە وەکو یەک خێزانی گەورە توانیمانە کارێکی وەها بکەین کە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئێستا لە ناوەندی ئەکادیمی و زانستیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە تەنانەت لە هەندێک وڵاتانی ئەوروپاشدا پێگەی تایبەتی خۆی هەبێت و گرنگی پێ بدرێت. فەرمانبەرانی دڵسۆزی سەرۆکایەتی زانکۆمان، ئێستا ئێمە زیاتر لە چ ڕێکەوتنامەی گرنگی زانستیمان هەیە لەگەڵ زۆرێک لە زانکۆکانی ناوخۆی کوردستان و دەرەوەی کوردستان و زۆرێک لە ناوەندی ئەکادیمی و زانستیە گرنگەکانی ئێستای ناوەندی زانستی و ئەکادیمی دنیا. ئەو دەبڕانەی کە ڕوویدا ئازیز لە نێوانمانە، مەڵێ بێوەفایە زامانە، دنیا بێوەفانیە لەو مەگرا بەهانە، ئەوەی ڕوویدا خەتای خۆمانە. ئەو دەبڕانەی کە ڕوویدا ئازیز لە نێوانمانە، مەڵێ بێوەفایە زامانە، دنیا بێوەفانیە خەلاو مەگرا بەهانە، ئەوەی ڕوویدا خەتای خۆمانە. گەریادت بێ شەوان لێدار بوون کەوا چۆن بین لە دوا ڕۆژماغانە، یان باسی یەکەم منە چناوێک لەو جوانە، خۆمان بێوەفای ناک زامانە، یان باسی یەکەم مناڵ چناوێک لەو جوانە، خۆمان بێوەفای ناک زامانە. بێزار بووم بێزار بووم بێزار بووم بێزار بووم بێزار بووم لە عاشقی خۆم و لە تۆ، بێزار بووم بێزار بووم بێزار بووم بێزار بووم بۆ یەک جاریش کە تۆ گوێت نەگر بۆ